کەماوە لەگەڵ میوانەکەم باسی دەکەین بزانین وەکو شارەزایەکی یابووری چیمان پێدەڵێ لەسەر ڕێگای گەشەپێدان ئەم پرۆژەیە چەند گرنگە چۆن دەبێت چۆن جێبەجێ دەکرێت. دکتۆر فادی حەسەن شارەزای یابووری ڕاستەوخۆ لە بەغداوە میوانی منە. دکتۆر فادی زۆر بەخێر بیت. ئەم پرۆژەیە چه خزمەتێک بە عێراق دەکات؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کوردستان 24 لە ڕاستیدا ئەوەی پەیوەندی بەو پرۆژەوە هەیە زۆر بابەتێکی زۆر گرینگە وەک واقعەیەکی نوێ لە ئەو چەند بەڵام لە ڕووی ئەمنیەوە پێویستی بە چەند ڕێکارێکی تایبەت هەیە. لە ڕاستیدا ئەمە پرۆژەیەکی زۆر پێشکەوتووە لە بۆ جیوسیاسیش دەتوانین بڵێن کە نەخشەی بازرگانی گۆڕانکاری بەسەردا دەهێنێت. هەروەها دەبێتە خاڵێکی دیکەی پەیوەندی بەهێز لە نێوان هەولێر و بەغدا و هێزێکی پەیوەندی سیاسی گەورەش لە نێوان وڵاتانی کەندا و بەرە و وڵاتانی دیکەی ڕۆژئاوا و هەروەها ئەو وڵاتانەی تێیدا بەشدارن دەتوانم بڵێم کە هاوکاریەکی زیاتر لە نێوانیان دێتە ئاراوە. ئەمڕۆ پرۆژەی ڕێگەی گەشەپێدان پرۆژەیەکی گشتگیرە دەتوانێت ئامانجی چەندین وڵات بپێکێنێت کە لەو ڕێکەوتنەدا بەشدارن کە زیاتر لە 3 وڵات تێیدا واژویان لەسەر گرێبەستێک کردووە. و هەروەها واقعی ئابووریش لە ناوچەکە دەگوڕێت. ئەمە دەتوانین بڵێن کە ئەمە تەنیا تا ئێستا لەسەر ئەوەی هەیە لەسەر کاغەزە و لەوانەیە ڕوبەڕووی بەرهەڵستیش ببێتەوە، ڕوبەڕووی کەسانی لەلایەنی دیکە ببێتەوە، بەڵام ئەوەی تا ئێستا هیچ شتێک لێی بەدی نەکراوە کە ڕایەکی دژ بەو پرۆژەیە هەبێت. زۆر باشە. لانی تورکیش چەندین کێشەی هەیە، کێشەی کەڵەکەبووی هەیە، ئابووریە کە دەکرێت لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە پرۆژە گەشەپێدان لەو قەیرانە ڕزگاریان بێت. زۆر باشە. هەروەها بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشە ئابووریانەی کە لە ناوچەکەدا. باشە دکتۆر، دوێنێ گوتەبێژی حکوومەتی عێراق گوتی ئێمە هەموو ئاڵوگۆڕە بازرگانیەکانمان لەگەڵ تورکیا لە ڕێگای هەرێمی کوردستانەوەیە و ئێستا پێگەی هەرێمی کوردستان لە نێو عێراقی فیدراڵ چەند گرنگە بۆ ئەم پرۆژەیە کە جێبەجێ دەکرێت. ناکرێت کە هەرێمی کوردستان چاوپۆشی لێ بکرێت لە پرۆژەیەکی لەو گەورەی لەم شێوەیەدا جگە لەمەش هەرێمی کوردستان بەشێکی دانەبڕاوی عێراقا واتە هاو بەشێکی سەرەکیە لەو پرۆژەدا. لە هەر پرۆژەیە کە لە عێراق ئەنجام بدرێت پێویستە پێگەی هەرێمی کوردستانیش بە هەند وەربگیرێت، چونکە کارایەکی سەرەکیە لە سەرجەم قەیرانە ئابووری سیاسیەکانی ناوچەکە واتە کاراکتەرێکی سەرەکیە. دەکرێت هەرێمی کوردستان ببێتە خاڵێکی زۆر گرنگ بۆ چارەسەرکردنی چەندین قەیران کە لە ناوچەکەدا هەن جگە لە قەیرانە ئابووریەکان و کێشەپرسە ئابووریەکان لە چەندین قەیرانی دیکەشدا پێویستە پێگەی هەرێمی کوردستان بە هەند وەربگیرێت. چ جای پرۆژەیەکی لەم شێوەیە کە ڕێگەی گەشەپێدان بەو ناوچەیەدا تێپاڕ دەبێت و دەکرێت ببێتە دەکرێت دادپەروەریش تێدا بکرێت لە ئەنجامدانی ئەو پرۆژەیە کە بەڵێ هەرێمی کوردستانیش بەشێکە لەو پرۆژەیە. لەلایەنە نێودەوڵەتیەکان ئەبێ پێگەی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن. لەلایەکی دیکەوە هەرێمی کوردستان لایەن ئەڵقەی بەیەکەوە گرێدانە لە نێوان عێراق لەگەڵ تورکیا و لەگەڵ تورکیا بە تایبەت و
لە ئایندەشدا وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی بۆیە هەرێمی کوردستان پێگەی گرنگی خۆیە ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە کە ئەو ڕێگەی باسی لێوە دەکرێت ئەو پرۆژێ باسی لێوە دەکرێت لە کیشوەری ئاسیاوە دێت و لە وڵاتانی کەندا و داخلی عێراق دەبێت و لە عێراق بەرەو بە هەرێمی کوردستاندا تێدەپەڕێتە دەگاتە تورکیا بۆیە ناکرێت ئەو پێگەی هەرێمی کوردستان لە پرۆژەکەدایە بە هیچ شێوەیەک فرامۆش زۆر باشە دکتۆر فادی لە دوێنێەوە زۆر باس لە ئاڵنگاری دەکرێت کە بۆ ئەم ڕێگایە دروست دەکرێت ئێوە چۆن دەیبینن؟ بەدڵنیاییەوە ئالنگاریەکان زۆرن چکە پرۆژەکە لە دژی بەرژەوەندی هەندێک لایەنە ئەو لایەنانەی هەندێک جاچاندێک وڵاتی ناوچەکە بن یاخۆت هێزی دیکەی نێودەوڵەتی بن کە نانەوێت ئەو پرۆژەیە بە ئەنجام بگەێنرێت بۆ ئەوەی بەرژەوەندیەکانیان نەکەونە ژێر بەترسیەوە یاخۆت فرامۆش نەکرێن لە ئالوگۆڕی بازرگاندا کە ڕێگەی دیکەی جیهانی دەگرنە بەر ئەوان لی سوودمەند دەبن هەتا ئێستا ئەو ڕێگەیانە لەوانەیە بۆ دوای ئەنجامدانی ئەو پرۆژەیە لەوانەیە بەم شێوەیە نەبێت بەرژەوەندیەکانیان لەو شێوەیە نەبێت بۆیە بەدڵنیاییەوە ئەوانە لە ڕووی جیۆسیاسیەوە بەرهەڵستێکی زۆری ئەو پرۆژەیە دەکەن چونکە لە داهاتوودا کاریگەری لەسەر پێگەی بازرگانی ئەوان لەسەر نەخشەی بازرگانی جیهان دەبێت بەڵام پێویستە هەڵوێستەکانی عێراق و هەڵوێستەکانی ئەو وڵاتانەی لەو گرێبەستەدا بەشدار لەو ڕێکەوتنەدا بەشدارن پێویستە هەڵوێستەکەیان بە شێوەیەک بێتن کە نیازپاکی تێیدا بنوێنن بۆ ئەو لایەنانەی کە وا هەز دەکەن کە بەڵێ بەرژەوەندیەکانیان دەکەونە مەترسیەوە و پێویستە هەموو کێشەکان لە ڕێگەی دانوستانەوە چارەسەر بکرێن هەر کێشەیەکیش بەرۆکی ئەو پرۆژەیە بگرێت پێویستە هەموو لایەک تێیدا لە چارەسەرکردن چۆن لە پرۆژەکەدا بەشدار و هاوبەشن پێویستە لە چارەسەرکردنیش بەشدار و هاوبەش بن بۆ ئەوەی بتوانن بە یەکەوە هەمویان ئەمەدەی دوو وڵاتی زۆر گرنگی کەندا و کاوانیش قەتەڕ و ئیماراتن لە نێو واژۆکردنی ئەم گرێبەستا و جێبەجێکردنیان پرۆژێت تا چەند هاوکار دەبێت بۆ سەرکەوتنیان پرۆژێ و جێبەجێکردنی بە شێوەیەکی زۆر گەورە ئەوان پاڵپشتی لەو پرۆژەیە دەکەن بە تایبەت کە ئەوان دوو وڵاتی ئەندامن لە ئەنجومەنی وڵاتانی کەندا و ئەوان لە ڕووی سەرمایه‌داریشەوە زۆر وڵاتی دەوڵەمەندن و لەسەر ئاستی ناوچەکەش جێگەی باوەڕ پێکردن و اعتیبارن پێویستە ئەو هەر وڵاتێک لەو وڵاتانەی کە لەم پرۆژەکەدا بەشدارن یاخۆت بەشداریش نین بەڵام بکەوتونەتە سەر نزیک لەم پرۆژەیە پێویستە هاوکار بن بۆ بە ئەنجامگەیاندنی ئەو پرۆژەیە و پێویستە هەموو لایەکیش داکۆکی لەسەر بکەن چ ئیماراتە یا قەتەرە یا تورکیایە یاخود عێراقە ولكن أنت عندما تضع غير شفافة سوف ينعكس بالطريقة الخطأ. دەستخۆش زۆر سپاس دکتۆر فادی حەسەن شارەزای ئابووری لە بەغداوە لەگەڵم بووی سپاس.